چی بووە؟ چیتە پورێ؟ دەبڵێ پورە بزانم چی بووە؟ لە عومەرەوەیە؟ عومەر گیانەکەم، هەموومان باشین. جار جارە سەردانی ماڵەوەشتان دەکەم. سپاس بە ئەوانش زۆر تەلەفۆنم بۆ دەکەن. هەتا دوێنێ بۆ نانی ئێوارە داوەتیان کردم. مامەت هەندێک وێنەی ئێوەی پێ نیشاندام. بەڕاستی جوان بوون. هاوڕێکانیشت مرۆڤی باشن. ئەو جەنگیزە زۆر عەجوولە. نازانم بەگاڵتەوە دەکایان نا. منیش باشم. لە دوێ قوتابخانە دێم بۆ ئێرە. ئێرە هەروەک خۆیەتی کە جێت هێشت. تەنها تۆی کەمە. لای ئێمە ئەوەندە ساردا هەر دەڵێی زەمن وەستاوە. خەمی ئەومە دەبێ من ڕۆژێک بگەڕێمەوە و ئەیشانەکەی خۆم بدۆزمەوە. ئەی تۆ خۆ لەگەڵ ئەو ئەیشانەی دوێنێ دەمناسیت جیاواز نیت. ئەیشان گیان هاوڕەیەکت هاتووە وتم خەبەر دەمێ بەڵام ئەرێ ئەیشان تۆ لەکوێی؟ زۆر بە دوات داگەڕام. تاوە پورێ گیان ئێستا دێنە خوارەوە. من لە خوارەوەم. عومەروتی لە قسەی تۆ دەرنەچم. تۆ چی دوت؟ منی ژوتم ناکاکە چونکە باش دەمێنە و باش دەم بە. من ها؟ تۆ هێشتا هەر ساوای منیش کەسێکی ساوام. ئەمە بە کەسێکی تر بڵێ. من باوەڕ ناکەم چونکە من باز زانیومە کە تۆ چێ. من کێم؟ سیرکە ئەم دوو ڕێگایە جیاوازن. ئەمەیان ڕووناکە ئەمەیان تاریکە. گەر من و تۆ بڕۆین بەیەکەوە من و تۆش هەموو جارە ڕێگا تاریکە دەگرینە بەر. بۆچی؟ بۆ ڕێگایەکەی تر هەڵنابژێرین؟ ئەویان ڕووناکتر نییە؟ نازانم ئەمە ڕێگامانە. نابێ بیگۆڕین؟ هیچ کات نایگۆڕین. بیرۆکەکەت گەیشت کاک جەنگیز. تۆ ڕێگە تاریکەکەی خۆت بگرە و منیش ڕێگەی ژووری نووسنم. هەر بێزار دەبی دەیبینی ڕێگای خۆت واز لێ دێنی و ڕێگای کەسێکی چەوت دەگریتە بەر. ئەگەر ئەو ڕۆژە هات دێمە لای تۆ. جەنگیز واز لە چەنەبازی بێنە دێ بڕۆ شەوشاد. ئابۆستا ئەمە هی خۆتە. نا با لای تۆ بمێنێ تۆ خۆت برتەوە. نابێ هی خۆتە.
بکەم گیانەکەم زۆر بیرم دەکردی منی شەروان بەهار بەهار پەپوولە بچکۆلە باوکت ماز ناکەی؟